سووریا وازی هێناوە. سووریا خەفەتەکەی دوو خەفەتە، ڕەنگە بەڕێزان بڵێن بۆ دوو خەفەتە. خەفەتەکەی ئەوەیە کە وازی هێناوە یەک لە خەفەتێکی تری ئەوەیە کە لە پۆلی دە وازی هێناوە، کە پۆلی دە بە هەر کابراوتنی بە هەر چوار مەزەبەکە هیچی نەماوە، ینی پۆلی 10 و 11 و 12 تەواو زانکۆ پەیمانگایە، ئیتر دکتۆریە، مهندسیە، پارێزەریە، ئەندازیاریە، پسپۆڕێکە دەست پێ دەکات. ینی بۆیە پێم خۆشە بپرسم یەکەم بۆ وازیە ناخات و سووریا و ئایا پەشیمانی دیان پەشیمانیت فەرموو؟ ناڵا پەشیمانیم بڕی ناگەوێ جامانجە بۆ وازت هێنا سووریا خان؟ لە دەرزی زۆر ئاکەوتم، لە 5 دەرزاکەوتم، تر هەڵم نەیە پڕیان کەمەوە و دووبارە بچمەوە بەرخوێندن وازم لێنە. لە پۆلی دە 1 ساڵە بووی؟ بەڵێ. وایە؟ بەڵێ. نەبووی بە 2 ساڵە؟ نا. ئەزیزان بەڕێزان ئەمەش خاڵێکی ترەکە. من دەمەوێت لە وەڵامی سوورەیاوە بیڵم ئێمە مناڵ دەبێت فێری فەشەل بکەین، دەبێت فێری هەڵسانەوەی دوای فەشەلیان بکەین. ئەگەر کچێکی نازداری وا ئەم کچە جوان و ئەزیزەم لە تەمەنێکیا فێر نەبێت بە 1 ساڵ کەوتن کۆتایی قیامەت نییە، ئەی باشە لە داهاتووە چۆن بە زەرەر هەڵسێتەوە. ئەگەر لێرەیە فێری ئەوەی نەکەم 5 دەرز کەوتن کۆتایی دنیا نییە، کۆتایی قیامەت نییە. بەڵگە نییە لەسەرەوەی کە تۆ زیرەک نیت، بەڵگە نییە لەسەرەوەی کە تۆ توانە و تااقەت نییە کە لەم قوتابخانەی کە من ئێستا قسەی تیا دەکەم کە ئامادەی لی دەرسە، من بە سوپاسەوە دەڵێم قوتابی وام هەبووە کە لە کۆرسی یەکەمە چەند دەرزێک کەوتووە، بەڵام قسەمان بۆ دەکردووە، بەنامەمان بۆ داناوە، پرۆگراممان بۆ داناوە، ئێوە دەزانن لە سەری ساڵە هەمووی پڕ کردوێتەوە و داخڵش بوو، ئێستا تەلەبەی هەندەسەیە، توانێتی بۆ نمونە کۆلێجێکی زۆر بەرشش بەدەستبێنێ، کەواتە تۆ ئەو 5 دەرزە کەوتی تەواو محاورێکی ترت نەکرد. هیچ هەوڵێکم نەیەوە. بۆ دایک باوک چواردەور چیان وت؟ دایکم زۆر هەوڵیا لەگەڵما بەس خۆم حەزم لێنە. قەناعەتت نەکرد؟ باوکت وتی چی باوە؟ باوکم وتی بەدڵی خۆ. اختیاری دا بەخۆت. محاورە نەکرا تۆزە لێت دەناوە تۆزە بتشێلن بەشکم پەشیمان بیتەوە. زۆر هەوڵیا بچمەوە بۆ خوێندن بەس خۆم هیچ ڕاستگویانە پێت بڵم ئەم پرسیارە بەس ڕاست جوابم دەرەوە. خاڵ و مام هیچ ڕۆڵی هەبوو چونکە خاڵ و مامی سازان وازت هێنا وایە؟ بسکەیان هات و شەبەکەیان فول بوو هیچ محاوەریان نەکرد. هەموویان دوازی لێبێنە بۆچی خوێنی ناگەی ئەوان جوانەوت؟ باشە. برادەرەکانت هیچ ڕۆڵیان نەبوو؟ نا. چۆ جاری وایە برادری دڵسۆ زۆر گرنگە، برادەر دێت بۆت ئەڵێ بەخوا قەسەم تۆ واز بێنی منیش وازێنم، قبوڵی ناکەم، وەرە من محاورە دەگەڵاکەم، وەرە من دەستبارت دەگەڵاگرم، وەرە قەیچێکە ئینگلیزی و عەرەبی چییە، خۆ تەیارە نییە، پێکەوە هاوکارت دەبین. هیچ محاولێ نەکرا، هەمووی بخۆی شەبەکەی فول بوو. جوان. ئەگەر زەمن بگەڕێتەوە چەند ساڵە وازت هێناوە؟ 3 ساڵێکە بێ. 3 ساڵە. هیچ محاورێتت نەکردووە نایکەیت؟ ناڵە دایکم زۆر هەوڵەیە لەگەڵما بڕیاری خۆم بگۆڕم و دوایەم بەرنامەیە نەگەشتیتە ئەو قەناعەتەیە بەڕاستی خوێندن زەرورە بۆی لە کاروان دوانەکەوی. لە وڵاتی ئێمە خوێندنیش تەواوکەی ناگەی بێ جامانجە. بۆ ناگەی بە ئامانج؟ چکە زۆربەی خەڵک وا بیرەکاتەوە کچە بێ لە ماڵەوە دانیشێت و نەخوێنێ. کێواڵێ؟ کێڵێ مێردی داهاتوو تۆ وا بیرەکاتەوە. توێتی بۆچی ئەخوێنی بەخۆ لە ماڵەوە پرسیارە لە تۆ بکەم لەم بەرنامە پێم خۆش ئەم حیوارە. تۆ ئەچیت لە ساڵ لە داهاتووە چیتە ماڵ و حاڵی خۆت، خۆ تا مردن لە ماڵی دایک و باوکتان نامێنی. هەست ناکە ئەگەر لەوێ بڕوانامەیەکت هەبێت شکۆیەکت بۆ دروستە بێ بەرامبەر بە خەسوو، بە غەزوور، بە دژ، بە مێرد، بە ماڵ، بە عایلە، بە چواردەور. هەست ناکەی بوونی بڕوانامەی تۆ لە داهاتووە شانازیەکە بۆ منداڵەکانت لە داهاتووە؟ وا بوونی بڕوانامە لە کەسایەتی خۆ ئەگۆڕێ بەس من هیچ لەو ڕایانی وابێ. تەمە نادەکەم ئینشاڵڵا ساڵی داهاتوو بیری لێ بکەیتەوە. دڵی منیش و ئەم بەرنامەیەش خۆشکەی نامێکمان بۆ بنێر بڵێ دکتۆر لە دوای بەرنامە بڕیارم داوە ساڵی داهاتوو دەستە خۆش بێ.